ئێوارتان باش ئەم هەفتەیە دیاسپۆرا جیاوازە لە هەفتەکانی دیکە باسی تەنیا یەک مژار دەکەین ئەویش براکوژی نێوان گەنجانی کووردە لە سوێد نزیکەی 5 ساڵە بە دۆداچوون بۆ دەسەیە دەکەین گەنجی کوردی خوار 18 ساڵ و سەروی 18 ساڵ تێکەڵی گروپە تاوانکاریەکان بوون هەندێکیشیان خۆیان گروپی خۆیان هەن ئەو گروپانە تۆمەتبارن بە بازرگانی بە مادەی هۆشبەر بەسپیکردنەوەی پارە و قاچاقچێتی بە مرۆڤ و کەرەستە ئێستا ڕۆژ نییە لە سوێد تەقینەوەیەک نەبێ و ماڵێک نەسووتێ و کەسێک نەکوژرێ یان بریندار نەکرێ دۆخەکە لە دەست پۆلیس دەرچووە سوپا هاوکاری پۆلیس دەکات ڕۆژانی ڕابردوو چوینە سوێد و بە دەستێکی پڕەوە گەڕاوینەتەوە چوینەتەوە شارەی ئەو یان ئەو وڵاتێکە تێیدا پەنجە کوردیەکان یەکدی دەشکێنن کوردێک کە تازە لە زیندان دەرچووە وردەکاری زۆر سەرنجڕاکێشمان لەسەر گروپە تاوانکاریەکان بۆ باز دەکاو دەشڵێتە نانت لە کوردستانەوە خەڵک داوای کوشتنی خەڵکی دیکەیان لێ دەکەن لە سوێد مێدیای سوێدی لە ماوەی ڕابردوودا زۆر بە نەرێنی باسی کوردیان کردووە و ڕێوی کورد وێنەیەکی نوێی بۆ کورد لە سوێد دروست کردووە ئەم شەو هەموو وردەکاریەک لەسەر ڕێوی کورد دەزانن و ئەوەش دەزانن کە کوردی سوێد چیان کردو بۆ ڕاستکردنەوەی وێنە شێواوەکەیان لە نێو کۆمەلگای سوێدیدا ئێرە تەکساس نییە ستۆکهۆڵمە ڕۆژ بە ڕۆژ منداڵان و کەسانی بێگوناهی زۆرتر دەبنە قوربانی ئەو هەموو تونند و تیژیە دۆخەکە هێندە مەترسیدارە کە ناتوانم بە قسە باسی بکەم سوێد هەرگیز ئەمەی ئێستای بەخۆیەوە نەبینیوە هیچ وڵاتێکی ئەوروپا قەت ئەوەی بەخۆیەوە نەبینیوە ئەوەی قسە دەکات سەرۆکوەزیرانی سوێدە ئەو سوێدەی چەندین سەدەیە گولەی بۆ جەنگ تێدا نەتەقاوە بەڵام چەندین ساڵە هەموو شەوێک بە تەقە و تەقینەوەی گروپە تاوانکاریەکان ڕادەچڵەکێ سەرەتا وامانزانی هەورە بروسکەیەکات بەڵام کاتینە دەرەوە بینیمان ئۆتۆمبیلی پۆلیسی لێ و ئاگر کوژێنەوە هاتووە دەرگای تێک و پێک شکاومان بینی و لەسەر زەوی شوشەی زۆر کەوتبوون گەنجان و بۆ پارەی کەم و مادەی هۆشبەر یەکدی دەکوژن زۆر جاریش خەڵکی بێگوناه دەبنە قوربانی پێنج ساڵە بۆ ڕوودا و بەرنامەی دیاسپۆرە کار لەسەر تونند و تیژەکانی سوێد دەکەم تا پۆلیسەری عازدا سعفرە ناتوانانی بێت هەر ساڵێک کە دێمەوە دۆخەکە مەترسیدارتر دەبێت گروپە تاوانکاریەکان تونتر و تاوانەکانیان ترسناکتر دەبن کێشەکە ئەوەیە کە زۆر لە تاوانکارە گەورەکان لە سوێد هەڵاتون ئەویش لە ترسی کوشتنیان دەستگیرکردن کە سوکاریان بەجێ ماون و بەداخەوە ئەوانە بوونەتە ئامانجی دژمنەکانیان سەبارەت بەوەی کە ئێمە چی دەکەین ئێمە دەبێ هەوڵ بدەین زۆرترین ژمارەیان لێ دەستگیر بکەین بەڵام بەداخەوە لە ڕووی توانا و کەرەستەی ئەوەی هەمانە بەشی ئەوە ناکەوێت فریای هەمویان بکەوی کەواتە هەوڵاتی ئاسایی سوێدی دەبێت بترسێ بچێتە سەر شەقام خۆزگەم دەخواست بتوانم بڵێم گەرانتی دەدەم کە هیچ هاوڵاتیەک بەرناکەوێت بەڵام بەداخەوە ناتوانم وا بڵێم شتەکەوانیە کە بڵێیت ئەوانە بە شێوەی سیستماتیک دەچن کەسانی سێم دەکوژن گول لە وێڵە و کەسانی بەکارهێنەری مادەی هۆشبەرن و جیاوازی لە نێوان کەسانی بێگوناه و کەسانی دیکە ناکەن کە ئامانجیانن بەداخەوە ئەو مەترسیە هەیە بەڵام واش نییە کە نەوێریت بیتە سەر شەقام ساڵانی ڕابردوو دەمتوانی لەگەڵ خەڵک لەسەر شەقام لەسەر ئەو کوشتارەی لە سوێت هەیە قسە بکەم دەبی پارەی بدە خاوی بدەن بەنەوە
کوڕەکەی تو بەسەری هاتووە وەزع ئەمە لە ناو ماڵی هاتن بیکوژن ئەم جارە وانییە و هەموو کەس دەترسێ. سەلام کوردە یەکەم کەس بوو 6 ساڵ لەمەوە پێش لە میدیای سوێدی و لە لای حکوومەت زەنگی مەترسی ئەو گروپانەی لێدا. I have heard that there are so many weapons in Kista that they could take over Kista. جاری ڕابردوو بە پێکەوە چوینە شوێنی یەکێک لە تاوانەکان. هەڵدێ نێزانانی ئەوە قەپاتاوێ ئەویست پێێتە بژبینایە لێی نەدەن. ئەم جارە بە ئۆتۆمبیل بە یەکێک لەو شوێنانەدا تێدەپەڕین کە تەقەی لەکراوە. بەداخەوە تەشەنەی کێشاوە ئێستاگە ڕۆژێک من سعات 6 حوتی بەیانی ئیخبار بکەمەوە شتێکی تێدا نەبێ ئەو نامۆیە ینی کوژرانێکی تێدا نەبێ یا تەقەیەکی تێدا نەبێت. ینی ئەمڕۆ 7 سعات پێش ئێستا خانوویەک لە منتەقەی کونگسێنگن لێرە لە 15 کیلۆمتر لە وەسەتی ستۆکۆلم دوورەویش لە ناو شار تەقە کراوە لە ماڵێکە کە کابرا لە ژوورێ بووە بەس باشە کوشتنی تێدا نەبووە. ئەم ساڵ 245 تەقینەوە بووە خانوو سووتاندن بووە تەقە بووە لە دەوری بەری سوید زۆربەی ستۆکۆلم زۆربەی بەس لە سوید بەگشتی لەوانە 49 نەفەر حسب بۆ معلوماتی کە هەمە کوژراون 90 نەفەر بریندارن لە ئەوش ئەم ساڵ ئەم چەند مانگ بەڵێ هەتا ئێستا لە بیدایەتی ساڵ تا ئێستا. ئێستا ناوی کورد بەو تاوانانەی سوێدەوە دەبەسترێتەوە. دەگوترێت لە شارەکانی ئۆپسالا و ستۆکۆلم گروپە کوردەکان براکوژی دەکەن. زۆرتریش ناوی ئەم گەنجە دەهێنرێ و تۆمەتباری دەکەن. ڕەوا مەجید لە میدیای سوێدیدا بە ڕێوی کورد ناوی دەهێنرێ. بەداخەوە ئەو ڕیوی کورد کە بەکار هات لە مێدیای سویدی تاسیرێکی زۆری کرد. من لە منطقەیەکە ژیم 21 خانوون بس من کوردم هەمویان بە خراپی سەیرمەکەن لە دەرەوە هەروایە کورد نابێ کورد لە سوید کوردیان خۆشەوێ چون کورد منەظەمن لە هەموو شتێکە کامیان بەکارهێنا ئێمە زوو لەگەڵ فدراسیۆنی کۆمەڵە کوردەکان و ناوەندی ڕەوەندی کوردی لێرە بە زیرێکی زۆر خۆمان گەیاندە حکوومەت و پەیوەندیمان لەگەڵیان کرد کە ئێوە گەلێک میلەتێک وەکو کورد کە دائیمەن ئێمە چەساینتەوە لە شوێنیکە نابێ ناوی ئەوە لە ئێمە بنێن کە هیچێک لە یادەیان لە ئێمە خراپن بەڵام بەشی زۆری کورد لێرە ئیشەکە احترامی قانونی سویدیەگرێ ئێمە چوونێتە ناو کۆمەلگا بەشکلێکی وە کە هیوادارم وابزانم تاسیرێکی وای کردو تقریبا 180 توانیمانە تاسیر لەسەر مێدیای سویدی بکەین کە نەڵێن ڕێوی کوردی یا خۆد ثعلب الكردي بعربي يا كرديس كريفن بسويدي باشا استا تقريبا لكنالكاني تلفزيون وميديا كم تر او بكارده جيم ليبو زور كم يعني تقريبا سادي اشتانوت كم يكردوا لستوكولمينو دمانه بچينا اوبسالا بو اوي بزانين ريوي كردو گنجاني ديكي كرد لا چجينگيكدا گەورە بوون هەر کەسێک دەزانێ دەچین ئامۆژگاریمان دەکات نەڕۆین یەکێکیان بە تەلەفۆن قسەمان بۆ دەکات و داوا دەکات تەنانەت دەنگیشی بڵاو نەکەینەوە دەڵێ ڕەوا مەجید تێوەگلێندراوە دەنا تاوانکاری گەورە ئەو نییە وەکەو باسی دەکات ڕێوی کورد دەمێکە لە سوێد نەماوە بەڵام گروپەکانی بازرگانی بە مادەی هۆشبەر دەیانەوێ بە زەخکردنەوەی ناوی ئەو پەردە بەسەر ناسنامەی تۆڕەکانیاندا بدەن ئەو قسە دەکات و ئێمە ناتوانین لە ڕاستی و ناڕاستی قسەکانی دڵنیا ببینەوە دەچینە ئۆپسالا
ئەو شارەی هەرچەندە ئێستا لەگەڵ کورد و تاواندا ناوی دێ بەڵام زۆر هونەرمەند و نووسەر و کەسایەتی ناسراوی کوردستان تێیدا ژیاون. لە ئۆپسالا زۆر کورد بەبێ کامێرا قسە دەکەن، بەڵام کە کامێرا دەردەکەوێ شتەکە دەگۆڕێ. ئێرە گەڕێکی گرێمبیە لە شاری ئۆپسالا. ئەوەی کە ڕووی داوە لە ساڵانی ڕابردوودا بەشێکی هەرە گرنگی لێرەوە دەستی پێکردەوە، بە تایبەتیش ئەوەی کە باسی دەکەن گروپە گەنجەکان ئەوانەی کە کوردن هەردوو لایانی کێشەکە لێرە ژیاون. لەم گەڕەکە یەکدیان ناسیوە، ساڵانی دوور و درێژ لێرە بوون، ماڵباتەکانیان لێرە بوون. زۆر هەوڵم داوە لێرە لەگەڵ خەڵکی بڵین شارەکە کوردەکان قسە بکەم، زۆر پێیان سەختە قسە بکەن، ناوێرن ڕاستەکەی، چونکە دەڵێن کەیسەکە زۆر هەستیارە، ترسی تۆڵە سەرنەوەیان هەیە ئەو گروپانێک کە لێرن و هەوڵ دەدەن لە پێش کامێرە دەرنەکەون. دوجار یەکێک ڕازی دەبێت بەو ئۆتۆمبیلەی پێمانە بە کۆڵانەکانی ئۆپسالادا بمانگێڕێ، بەردەوامیش خۆی لە ناوهێنانی ڕێوی کورد یان گەنجانی دیکەی ناسراوی کورد لە ئۆپسالا دەبوێرێ. لە هەمان ئەو گەڕەکەی کوردەکان براکوژیان تێدا ڕاگەیاندووە دیمەنێکی سیر دەبینم، قەلە ڕەشێک گۆشتی قەلە ڕەشێکی هاوشێوەی خۆی دەخوات. هەستی پێکردو تەماشای دەکەن. كل زور اللي بتجيشته أو منطقة بره زور وشته. زي شيء أمن بكون هم بتجيش لبر أوي مشاكل فيها. ئەوەی کە لی تێگەیشتوم ئەوانەی کە بەبێ کامێرە قسەیان بۆ کردوین لێرە باز دەکەن کە کاتی خۆی دوو گەنجی کورد هەبوون کە سەرپەرشتی گروپێکی گەورەیان کردووە، یەکێکیان خەڵکی باشووری کوردستانە ڕەوایە، یەکێکی دیکەیان ناوی ئیسماعیلە خەڵکی باکووری کوردستانە. ئەمانە ئێستا کێشیان لەگەڵ یەکتر دروست بووە، بۆ هۆیشەوە کێشەی زۆر گەورە لەم گەڕەکە و لە سەرتاسەری سوێدیش دروست بووە. کەسوکاری ڕەوە لەگەڵ کەسوکاری ئەو گەنجەکەی دیکەش ئەم گەڕەکەیان بەجێ هێشتووە، تەنانەت لە سوێدیش هەندێکیان نەماون. دۆخێکی زۆر سەخت هەیە لێرە، پۆلیس بە بەردەوامی چاودێری دەکا لەم گەڕەکە و لە دەوروبەری، وەکو بۆشیان باس کردم زۆرتر لە 150 کەس لە سەر تاسەری سوێد کە مەترسی هەیە هێرشیان بکرێتە سەر لەلایەن پۆلیسەوە دەپارێزرێن. ئۆپسالا هێشتا شینگێڕە، هەمووی چەند ڕۆژەکە تەقینەوەیەک ژنێکی بێگوناهی لە ماڵەکەی خۆیدا کردوتە قوربانی. لە کوردەواریدا هەمیشە دەڵێن ماڵی خەڵکی بێتاوان وێران دەبێت کاتێکە پێکدادانێک کێشەیەک دروست دەبێت. لێرە هەر لە نێو ئۆپسالا لە گەڕێکێکی دیکە ئەمە بە مانای وشە ڕووی داوە،
ماڵ وێران کراون بەهۆی ناکۆکی نێوان ئەو گروپە تاوانکاریانەی کە لێرە هەن لە سوێت هەن ویستویانە کەسێکی دیکە بکەنە ئامانج بەڵام خانمێکی گەنج 2 هەفتە پێشێستا بەرکەوتووە بەبێەوەی کە هیچ پەیوەندی بەو ناکۆکی و کێشانەی نێوان ئەو گروپانەوە هەبێت گیانی لە دەستداوە ناوی سوها سعدە ڕۆژی 28 نۆی 2023 لە ماڵی خۆیدا بەبێەوەی ئاگای لە هیچ شتێک بێ تەقینەوەیەک ڕوودەدا لە ماڵەکەیدا بە هەڵە جگە لەو ماڵە 3-4 ماڵی دیکەش لە دەوروبەری کە دیمەنەکانیش دەبینن وێران دەبن ماڵی وێران دەبێت بەبێەوەی کە هیچ پەیوەندێکی بەو کێشەوە هەبێ بەبێەوەی کە هیچ تاوانێکیشی کرد دەبێت شەو درەنگە لە پارکێکی ئۆتۆمبیل لە ستۆکۆڵم چاوەڕێی کوردێکم بە ناوی خوازراوی ئێزەل کوردێک کە ساڵانێکە لە زیندانەکانی سوێددایە و ئەم ڕۆژانە ئازاد کراوە هەردووکمان دەزانین شوێنەکەمان مەترسیدارە و کاتەکەشی گونجاو نییە بەڵام پێویستە قسە بکەین ئەو دوسێ ڕۆژە زۆر هەوڵمدا لەگەڵ زۆر کەس هەوڵمدا کە قسە بکەن لەسەرەوە مەسەلەیە لە سوێت کەس ناوێرێ قسە بکە هەمویان پێم دەڵێن شتێکی سیر هەرهاتووی پرسیار دەکەیت چونکە هەموو بەیانیەک لێرە لە ماڵێک تەقینەوە دەبێت لە ماڵێک کەسێک دەکوژرێ لەسەر جادە خەڵک بریندار دەکرێ بۆیە سپاسە دەکەم کە هاتووی قسە بکەی بە تایبەتیش تازە لە زیندان هاتوویە دەرێ دەزانم پێم گرنگ بوو لەسەر ئەوە قسە بکەین کە ئەو مەسلەیە چییە کە لێرە ڕووی داوە ناوی کورد زۆر دێت دەڵێن کورد لەو مەسلەیەدا دەورێکی گەورەی هەیە و دەڵێن ئێستا کوردن لە ناو خۆیان شەڕیانە دوو گروپی کوردین شەڕیانە دەمێت تۆ بۆمان ڕوونکەوە تۆ لە ناو ئەو ژینگەیە بووی دەزانی چی ڕووی داوە چی بووە ئەوەی کە ڕوودەدا ئێستا باسی پێشەوە ناکرد لە پێشەوە 4 کێشەی زۆر گەورە هەبوو لە مالمۆ دەستی پێ کرد لە نێوان دوو گرۆپە کە پێیان دەوتن کۆفەلەنگەر و ئێفەلەنگەر ئەمانەش هەر ئامۆزای یەکتر بوون 22 کەسیان لە یەکتر کوشت بەس دەکرد دوایەوە پۆلیس کەوتە ناویان و هەموویانی گرتەوە ئەمانە کورد بوون؟ ئەوانە نەهار هەموو جنسیاتێکی تێدا بوو بەڵام زیاتر تونسی بوون ئەنجا هاتە یەتەوبۆری لەسەر ئافرەت دەستی پێکرد ئەو کێشەیە لە سوید زۆرە ئافرەتی کورد یان واز لە مێردەکەی دەنەوە لەگە پیاوێکترا ڕادەکە تر مێردەکەی بەگردەدا ئیتر کابرا خوێن دەیگرێ دێتە دەرێ ئەو کەسە دەکوژێ یان کەسێکی کە ئەو کەسە خۆشی بوێ بۆی ئازاری بداتە و کەسێکی خۆشەویستی لەو بێتەوە بەڵام دەڵێ لەسەر ئافرەت دەستی پێکرد دەڵێن لەسەر مادەی هۆشبەرە لەسەر ئەوەی ئێستا لەسەر مادەی هۆشبەرە ئەمە ئێستا لەسەر مادەی هۆشبەرە مادەی هۆشبەر لە سوید ئێستا بە تەن لە کۆلۆمبیاوە دێ لە ئەفغانستانەوە دێ لە ڕێی رووسیاوە لە تورکیاوە دێ لە هەموو لایەکەوە بۆی دێ پارەیەکی زۆری تێدا قازانج دەکرێت خەڵک لە ڕۆژێکا دەتوانانی $10,000 دەستێ بۆ 15,000 کەسێکی سادە بەس کە شت دەفرۆشێ ئەمە تاجرە گەورەکان ئەوان دەتوانێت سەقاتێکی دەقاتێکی قازانج بکرێت باشە ئەوەی کە ئێستا هەیە ئەوەی کە ڕوو دەدات شەڕە لە نێوان گروپێکی کوردی وەکو لە میدیا باسی دەکەن لەگەڵ گروپێکی یۆنانی یا لە نێوان دوو گروپی کوردی چینە لە نێوان دوو گروپدایە کە ئیشانی فۆکس ڕۆتە واتە ڕەویە کوردیەکەی پێ دەڵێن لێرە بە کوردی ئەوەی دیکەشیان گروپی داڵە نێتگەرکتەوەتە گروپی دۆڵەکە داڵ ینی دۆڵ ئەم دوانە کێشەی سەیتەرەکردنە بەسەر ناوچەکانە چۆن لە کۆڵۆمبیا هەر کەسە و ناوچێکی خۆی هەیە کێشەکان لەسەرەوەیە و لەسەر دەرمانیشە دێت دەست بەسەر مەتیقەیە بگرێ یان مەجموعەیەک زۆر چەندین کیلۆ شتت فرۆشتۆ پارەکەی نەداوە دواکەوتوە کە دواکەوت کاتێکە دۆدادنە نەداتر کەسێک لێ دەکوژن کە کەسێک کوژا ئەویش دێ کەسێکە دەکوژێتەوە بۆ جۆرە شتەکان پێشە نەدەکات چەند لەوانەی کە بەشدارن لەو گروپاندا کوردن چکە تۆ دایان ناسیوە نییە زۆریان بەڵێ هەردوو لا دەناسم ئەوانەی ئێستا هەردوو لای زۆربەی کووردە بەڵام جنسیاتی تریشیان لەگەڵدایە هەموو جۆرە جنسیاتێکیان لەگەڵدا لەبەرەوەی ئەو برانشە برانشێکی گەورەیە
و پارەکەشی زۆر زۆر زۆرە خەڵکێکی زۆر گەنج زیاتر لە تەمەنی 13 بەرەوسەری لە 11 ساڵیشی تێدا ئەوانەی کە زیاتر تاقەشتەکە لە خەڵک دەکەن و خەڵک دەکوژن چکە حکومەکەی کەمە کاتەوە گروپانەی کە باسییان دەکەی ئەوانە بە ڕەشۆکی یەکدی ناکوژن هەموو کەس دیارە کە دەکوژرێت ئەوەی کە دەکوژێت بە تاکید کەس بەبێت تاوان ناکوژێت ئەوەی کە بەبێت تاوان دەردەکەوێت ژیایە ئەوەی کە بەبێت ئەوەی کە دەکوژە و تەقیلێ دەکرێت تەقیلێ دەکرێت یاوەتە پەلاماری داوی تەقیلێ کردویت یانەوەتە هاتۆ لەگەڵ کۆمەڵێکدا لە بەرچاوی خەڵک شکاندوتی ئەوەش لای کورد کەرامەتە یان لای ئەو کەسان لای سۆماڵیەکانیش تقریبان 50 کەسیان لە یەکتر کوشتووە تا ئێستا 50 کەس بەڵێ لەگەڵ کوردی فەیلەکاندا کورد چەندی لە یەکتر کوشتووە لەوانەیە بەعادەت بێڵێن لەوانێ تا ئێستا 50 کورد زیاتر کوژرا 50 کورد زیاتر کوژرا ئەوەی کە لەو بوارەدا کوژرا بێت لەسەر کێشەی شەرەفشت ئەتۆ ئەو بڵێن ئەو سەرکردانەی کە کوردن لە نێوە گروپانەدا برادراتیت لەگەڵ هەبوون بە منداڵی ناسیوتن وەنیە دەزانم چیان دەزانی برادراتیت لەگەڵ نەبوون کێن ئەوانە بەڕاستی شخصەتیان چۆنە خەڵکی سادەن خەڵکێکی کاسب و خەڵکی ئیشوکاری خۆیان بوون بەڵامی تر ئەم بوارە کە تێکەوتی زوو بێدرەنگ هەر ئاشکرا دەبیت چۆن تێدەکەوی تێدەکەوی پارەکەی زۆرە عرض دەکرد بۆ تەنها لە منداڵیەوە تۆ خۆت لەو باری تاوانە ئیشت کردووە کە ناویشت دەرکرد خەڵک پەیوەندی پێوە دەکات جا ئیتر بۆ دەرمانە کە چیتە بواری دەرمانەوە ئیتر کۆنتراکتی کوشتن و خەڵک هێنان و بردن و هەموو جۆرێکی تێدایە ئەو بوارەش کۆمەڵی خێزان ئەی بەم بەڕێوە خێزانەکانیش ناودارن و ئیتر هەندێک جار لە شوێنە لەو منتیقانێک کە تێدان سەیتەرەدادن هەموو کەس بۆ یەک چەتای باسی خۆتم ئەگەر بۆ بکەیت تۆ لە زیندان بووی وەنیە تازە هاتووی بەربووی چۆن بکەوتێ زیندان تێکەڵێ و گروپانە بووی یان تێکەڵێ گروپانم بەڵام کەسێکی ناودارم چەند جارێکی تر پێشتر گیراوم بەڵام کە خێزان و ماڵم دروست کرد لەو بوارە دروست دەرکەوتمە بەڵام ڕابردوو ناتوانانی ئەو ڕابردو کە تێکەوتی ناتوانانی وازی لێبێنی کۆمەڵی خەڵک زانیان کە وازمێنە و ژیانێکم دروست کردووە هاتن داوای سەرانەیان کرد وتم من سەرانەش نادەم با کەس شەرتان دەوێت خوێن ئیتر هاتن ڕۆژێک 50 کەس ئەوەی لە محکەمە باسکرا هاتن بفرێنن ئیتر دەمانچەکە لێستادن و دامنە بەفی شەک و لە ناو سەنترۆمیەکە بڵێ ئەوان تەقەیان لە تۆ کرد تۆش تەقەت کرد یا چۆن ئەوان دەست پێشخەریان نەخست ئەوان هاتبوون بفرێنن بەس من نەمهێشت نفرەنن یەکسەر پەلامارمدان و دەمانچەکە دوو دەمانچەم لێستادنەوەی تر بە ناو سەترۆمەکە ڕاونانێت ڕامەی لە تەلەڤیزیۆنشمیشە زۆر کەس تەلەفۆن دەکا بۆ ئەمە هێڵی گەرمی دیاسپۆرامان هەیە ژمارەیەەکە تەلەفۆن دەکەن دەڵێن کاکە ئێرە لە تەکساس خراپترە دەڵێن زۆر خەتەرە هەموو کەس دەماچەی دەست دەکەوێت هەموو کەس بە ئاسانی یەکدی دەکوژێت من بڕوام نەدەکرد تازە ئەم جارە هاتووم دەیبینم کە شتەکە زۆر قوڵترێتەوە 5 ساڵە ئیشی لەسەر دەکەم هەر ماوە بینیمە کە تەقە کراوە هەندێک کەس کوژراوە بەڵام ئەمەی ئێستا یەکجار زۆر فراوان بووە سەبەبەکەی چێکەوە فراوان بووە سەبەبەکەی پارە زۆرەکەیە سەبەبەکەی ئەو دەرمانە زۆرەیە کە دێتە سپیدە و ئەو خەڵکە زۆرەی خۆ ڕاستە خەڵکێکی زۆر کاری تێدا دەکەن بەسەوەی کە دەیکرێت سێ بەشی سویدیە سێ بەشی سیاسی و هونەرمەندە گەورەکانن پارەی باشی پێدەن ئیتر قازانجەکەی زۆرە لەو وەرەشایشت کرد دەبێت چەکداروی و خەڵکت بەدواوە بێ خەڵکیش کە ناسیتی پەیوەندی پێوە دەکات لە خوای دەوێتەوە بێتە لای تۆ ئیش بکە یعنی دەکرێت ئەوانەیە کە دەکوژرێن لە سوێت هەندێکیان بە پارە کوژرا بنونیە بەرامبەر پارە کۆنتراکت هەموو دەمێکە لە کوردستانەوە من خەڵکی گەورە تەلەفۆنی بۆ کردوم زۆر گەورە ئەگەر بتوانانی کۆنتراکتمان لەگەڵا بکەی بەس من خەڵکی بێتاوان ناکەم خەڵک کێشەی هەبێ لەگەڵمانەوە دەستی لێ ناپارێزین کێشمان نەبێ ئەوە چۆن وا دەکەی منداڵەکانت نەکەونەوە دنیای کە تۆ تێکەوتی سوید وای لێ هاتووە کەس ناتوانێت بڵێ خۆم لە پارێزمیان منداڵەکانم هەتا سویدەکانیش
ئەو شتە باش دەزانن حکوومەتیشەوە خۆی باش دەزانێت 30,000 کەس زیاتر لەو بوارەدا ئیش دەکاوە کە ناسراوە 100,000 زیاتریش دەژێرەوە کە کەس نازانێت کاتە گەرنتیت پێ ناکرێت منداڵەکانت تووشی ئەو ڕێگایە نەبن گرنگتیم پێ ناکرێت بەڵام منداڵەکانم تا بۆم بکرێ خۆم پەروەردەیان ناکەم داومنەتە دەست دایکەکانیان من چوار جار خێزانەوە بۆ حەوت منداڵمەیە لەو وڵاتە حەوت مناڵەت هەیە بەڵێ تەمەند درێژ سپاس دەکەم بەس ئەگەر کەسێک لە مناڵەکانم نزیک بێتەوە بە جۆرێک ئەوە بە تاکید دەستی لێ ناکەم مەبەستەوەی بەلاڕێیاندا ببەن بەلاڕێیاندا ببایان بە جۆرێک لیان نزیک بێتەوە هیچ لە هیچ کەسێکی ناپارێت ئەگەر توانی بات بگەڕێەوە دواوە بگەڕێەوە ئەو سەرەتایی کە کەوتی ئەو دنیای چت دەکرد دیسان لەو دنیادا دەبووی هیچ ڕێگاکی دیکە نەبوو یا پێت وایە دەکرا بە نەوعێکی دیکە بیکەی هیچ کەسێک حەز ناکەبێتە ئەو بوارەوە چکە بارێکە وجدانت ئازارت زۆر دەدا لەبەرەوەی کۆمەڵە شت دەکەی هەندێک جار لی پەشیمانی بەڵام من لە هیچ شتێک پەشیمانی قەتیش لەو برادرانم دوور ناکەمەوە زیندانیش نەیگۆڕی ئەو بیرکردنەوەیت زیندان بە هێزت دەکات بێ هێزم ناکە لەبەرەوەی پیاوی گەورە و مەرد دەبینی لێ تاوانەکان هێندە زۆرن کە پۆلیسی سوێد دەستەوەستانە سەرۆکوەزیران داوا لە سوپا دەکات بەهانای پۆلیسەوە بچێت لە چەند بوارێکدا گۆڕانکاری دەکەین لەلایەن حکوومەتەوە ڕێنمایی دەدەینە هێزە چەکدارەکان و پۆلیس کە یارمەتی یەکدی بدەن بە تایبەتیش کە شارەزایی هێزە چەکدارەکان لە هەندێک بواردا دەتوانێت لە چوارچێوە یاسایەکانی ئێستادا یارمەتیدەرێکی گەورە بێت ڕەوامەجید ساڵانێکە لە سوێد ناژیت ئەو کوڕی ماڵباتێکی سلێمانیە زانیاری پشتڕاستکراوە لەسەر ژیانی لە دەرەوەی سوێد کەمە بەڵام لێرە دەگوترێ وڵاتی نامەی تورکی وەرگرتووە و وێنەیەکی پاسپۆرتێکیشی بە ناوێکی دیکە بڵاو کراوەتەوە دەشگوترێ لەم ساڵانەدا لە نێوان سلێمانی و ئیستەمبول و شارەکانی دیکەی تورکیادا هاتوچۆی کردووە و پاسپۆرتێکی عراقی بە ناوێکی دیکەوە هەبووە بەم دوایانەش لەسەر سنووری نێوان باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن ئێرانەوە دەستگیر کراوە ئەم زانیاریانە فەرمی و پشتڕاستکراوە نین بەڵام ئەگەر ڕاست بن و لە ئێران دەستگیر کرابێ شانسێکی خراپی هەیە و دەبێتە پارویەکی چەوری مامەڵە پێکردن لەلایەن تارانەوە چونکە سوێد حەمیدی نووری لەلایە کە بە تاوانی کوشتنی بە کۆمەڵی زیندانیانی سیاسی لە ئێران زیندانی هەتاتایی بۆ بردراوەتەوە ئێرانیش ئەحمەد ڕەزا جەلالی لەلایە کە هاوڵاتێکی سوێدی ئێرانیە و تاران دەڵێ بە تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل سزای لە سێدارەدانی بۆ بڕیوەتەوە هەروەها بەم دوایانە دەرکەوتووە کە ڕۆڵەی ئەم ماڵباتە سوێدیش لە ئێران زیندانیە یۆهان فلۆدەڕۆسی کارمەندی یەکێتی ئەوروپا You look very healthy, I think, so good. I was afraid that, you know. You both seem very calm and relaxed and happy, so that makes me happy. We are very happy now, Yoav. بۆیە ئەگەر ڕەوامەجید لە ئێران بێت لە باشترین حاڵەتدا لەگەڵ دوو سوێدەکەی دیکەدا مامەڵەی ئازادکردنی زیندانیانی لەگەڵ حەمیدی نووری پێدەکرێت. هەڵبەت ئەگەر سوێد ڕەوای ببێتەوە و دەنگیەوانە سەر نەکەوێ کە دەڵێن بانەیەتەوە. ناوبڕێک وەردەگرم ناوبڕێکی کورد دواتر لەسەرم مژارە بەردەوام دەبین. پێش
پێش ناوبەر بینیتان کە چۆن بەدەیان کورد لە ماوەی ڕابردوودا لە سوێد کوژراون چۆنیش مێدیای سوێدی ڕێوی کوردی بەکارهێناوە بۆ شێواندنی ناوی کورد. فدراسیۆنی کۆمەڵە کوردستانەکانی سوێد کۆنترین دامەزراوی کوردیە کە تاوکو ئێستا لە سوێد ماوە. ئەوان ئەم ماوەیە هەڵمەتێکیان دەست پێکرد هەڵمەتێکی فراوان بۆ لای سیاسەکان و میدیای سوێدی بۆ ئەوەی چی دیکە بەهۆی ڕێوی کوردەوە ناوی کورد لە سوێد نەزڕێندرێ. لە ستۆکۆڵم چوومە فیدراسیۆن گفتوگۆیەکەم لەگەڵیان هەبوو. لە سوێدێ gelek cara di salan berê de jî navê Kurda bi xirapî hatiye înan di medyayê de di rojava siyasiyê de jî lê vê carê we got em qebûl nakin û bo we tiştekî gelekî mezin bû. We got Kurd li Swêdê gelek pê diêşin bi awayî ku nihadin li Swêdê li ser Kurda tê axiftin. Dikarî ji min re bêjî Kak Berzan çima ew qasî bi te'sîr bû ew tiştê ku niha çêbûye li Swêdê. Mesele ne vacara tesise Kurdan gibi berezi gibi. Berezi Kurdan peşiye bakırtana. Maalesef ne bu? Ne kazım bırakma bin hani şahsiyet hani kesan. Mesela gava despek ki Kurd daimi bu fena de medya ucvat Sueda fena bu daimi buna kurbani. Despek ki de gava Kurd Sueda bun kesin zaman Kürtçe. Despek'in Kürtçe çi milleti, millet Suud fer bu. Bir de mesela PKK hatta. Suud bir yarekda ki ülke PKK terörist. Mesela PKK terörist ne bu? Kürt'emi bu terörist. O salan devam kır. Çiçeki negatif secvata Kürt kır. Bir de mesela namus hayatı ortaya. Fadime Şahin'de. Ki Fadime Şahin babi kuşte Kürt de Sued'da bun etiket katası kurtar ki millet ta Kürt keçekwe jibe namusi tu güzel. Ozi aslında ki mazında millet ta Kürt Sued hemi ne Sued'da tamamı kurtar. Kürt'e Avrupa hemi medyaya beladı ve evvel cara fırzede devam kır. Medya İro tubri kıyas biki o 10 sal 20 sal beri farklı. İro medya berik hemi juanandi zarukan TikTok Snapchat gelekçtenin bu ne bu evyasi hateser juani mece aciz kırın zaruki mece aciz kırın az bu keçamın 12 saliye rojek hatemar ko baba ko em roviye kurdi Mogo çima guamivletu Kurdi tozroviye Kurdi kriminali mogo çtiki avanine per aciz bubun beri vilzi bir yarda bu menameş yani mogo em çid ve bla be em gerek peşiya via bigri mesele şahsiyeti şahsiyet te kriminale o senavi Kurdan hemi raşbika mahkunene evyazi grani keve sem medya Sued medya Sued çifteki beled ve tamamen Avrupa'da tebela kıran. Biraderimin İngiltere'nin vazı gotan. Goçma bizim Roviye Kurd. Etik eviyat fanaki hemim de Kurd. Mugam kabul naki menameş yandı. Mename medyareş yandı. Mugo em hemi Kurd evnini. Becazi paşil sar mesela civinan baxıvım le تند قال كرداف تشتها تكرن أنجي قال ملت ديجي هبويا كسكو تاون كاربا ونافوي بيت وكي بيجن روفيا سويدي روفيا تشاد بيجن ترك عرب تشتيو ساتشينا بجارية كمينة اوها گریدنک بس گریدای کردا گریدای گروبندینه شی بس بکو کرد بیکسن بهتری به کردا و تزال قاندن مثلا بيجي هشتی و ششه وقتی پالمی هات گشتن برین و آنین کرن خواستن بکرن ستیو کرداده کرن مثلا پکیکی و پکیکیشی هر داوی برین و داوی داویه yani Kürt hatta radaya ki eşandın و Kürtişi bedeng bun yani pişi هشتی و ششه یاد بیشه که برزن جو مثلا فاطمه شاهیندان شی جاردی کرد بدنگ مان زیده دنگی بلند اویتی نبی
ناو کردا دم 2014 هده بشه که بلند بید مثلا پیشمرگه و داعش هده خلقی هدی پسنی کردا دان و قهرمان و پیشمرگه داره بس ویجاره رابی پشتی ناتوه و مثلا اوکراین هدی اویدی کردن جاردی قسم کردا بیشینه نه او وقت زیاده دیرو درش بردام نکرد لیوک که برزان گون ها مدید هر دیچه خرابتر ده به هر روز دیچه کرد بهتر پیتشینه و خل و پیش پرده داشتی نه یعنی کرد تنیه کسی دیجی هنه گروه دیجی هنه بس کرد و کرد و کرد و کرد هر تشتی خراب خل دکن به ناو کرداش برای که فدراسیون تایبتی که برزان ما بریاردا کو ام دوی هلوستی که هیچکی نشان بده کو یعنی زیادتر کرد نه نشاندن باشه کیه که دخوازه کرده تک بده هند بیجن کی نه ام دوی کاری چی بیجی نیاره کرد پره گابا کرد سمپاتیک یا امپاتیک جملت اروپایی در بگره نیاره مزی دست خو نکبنی قوره خو ناسکی ایرانی کاری به ولایت دنیزی به حتی دستی وام به توازن کردان خراب کن. و تا هند بیجن او نسویدی نکود توازن کرد خراب کن لی یدن کل فرن نه دیاسپورا بله یعنی دیاسپوری دانن مثلا کی چما راوند کرد من پر روزنامه سوئدی از من بارا تکلیف من آخرتن ذکریه دستویده دا گاوا یکی بدن ناس کردن مثلا دوست چند سال بره لاسر مانند گفتن بوی لقبی هاتی ناس کردن روی کرزی کردن دنوا گروپ خدا فنا روی کرد آتیا کردن جبو که واتی ناس کردن جبوی نبی کارتنی آرگومنت وان اوام مگو باش آرگومنت وان اوه اما مدشینی یعنی ما اوکی کرد ما اقناع کرد که هیچ هم هی مسئله قبول کردن آن اصلی نوتو 5 سالی نوتو 7 هاتی برانده نه هاتی برانده سدی نوتو 7 لید دم کندرج ده چند ما هر هات گوتن دم دیادنه و چه دست بکر و پنگاون فرمی کو آبتن چه بون که وقت که برزانش گود نه اول ما خاص أمر روزنامه فانا أودي بكل روزنامه فانشي ابتديت بطرفي لبدأ هذا بمرو يعني حكومات فانشي بروتس نكر تأثير سر دزجهن أم بيجي مادية بكيا نوا كوالاتين أم بيجي روشلات ونافين ودرهنا بس جبريا كما بري خدا أول ماديا سويدي وكيك برزان ما چنجوینی گل روزنامه فانا كر وقت فدراسيون ما أودي كر بیرو رای خما گوته مگوه به هات شی غلطه گله رویه دین هره بس هن کین رویه کرد یعنی اف بالنابه لقب جيب وقت رویه کرد بس کردات ایشینه کرد حمیل بده کتنا اویدی که نخوشته وقت پسیکولوژیک درونی ده پسیکولوژیک نراحت زارم المکتب نراحت جبر که دوه یعنی اف اویدی یعنی شعور تبرا کردن پشتی جوینه که برزان و روزنامه‌وان و پارلمانت و جهه روزنامه‌وان ده راستی جی تأثیری باشه بی روزنامه‌وان بده این سوئدی نبقاستی نگویی بجید پیش پرده وقت هندوت خازن به اویدی که سوئدی هر دم پیشگیری کرده کنه کرده خودی درکتنه یا اول ما في زمان کردی دبستان دادای سوئدی نه یعنی قدر و قیمتی که و جواتا کردان سوئد خودی پتانسیلی که خورد یعنی هم کار ده هم پارلمان توی ده هم بیجید نخوشخانه ده برای که ل خواستن یعنی پیش پرده ده خازن و پیشکتنا کرده به پی سی نشان بده براسته که بارزان تا وزیر دیتنه لورگلگ وزیر ودیتن پارلمانتر ودیتن لسروی مسئله کرده او ام راسته که جد زانن او گروپین کل ور شردکن ین گروپین تاوانکار کردن لی گلگ جار زارو که کرده جد کشن گلگ زارو که کرده آتنا کشتن دوان شرانده او واچه دگوت یعنی برپرسن سوئدی چه دگوت نوال سروی مسئله يعني السعودية في مسألة عاجزة يعني مسألة إيرو نا كردة إيرو مسألة نوا سويدا
مەسلەنەوە سوێدە زارێکی بچووک تێکوشتن زارێکی بچووک چونکە سان تکوژن ئەڤیا یعنی سوێدە ئەوروپای شتێکی نوۆیە یعنی منداڵێکی 12-13 ساڵی چۆ بۆمباتکە چۆ کەس تکوژێ یعنی ئەڤیان نەگوتە کوردە نەگوتە یعنی ئەڤیا مەسلەیەکی دنەوە سوێدە مەسلەیەکی پر ژەدیە yani mundaleke kere de mal da beni inisiyativa dukubab da ve hevar edere ço cinayet ka. Yan te kuşten, yan hızım te kuşten. Ya o bu ki ente hükümet da süper polis esiyor nizam için bakın. Usad bejin, bejin nizam için. Yani nizam çi formülü bebini ki 5 bakın. Ya kare salane. Ya salana çevuye. Süveyt aliyek da yani kanuna Süveyt, kanuni gore beriye, kafa Süveyt harmoni bun, kriminal tene bun, kanun cira ne yorandı. Kanuni granj be, yani bir yerden de kanuni ögbe vakti gre. Ya hatta ki o kanuni ülke ve bu kanun o efektif fakat çıkayışa da kes nezane. İşte parlamenteri Süveyt'i روزنامه‌نگاران سوئدی، سیاستمدار سوئدی یا به پلیسی همی عاجزن. او ناوچن کردن. یعنی کریمیناله آوانا گروهی بیانینه. دویا چیتک زیه. برای اوی کریمینال بون پرانی نگوت اوی فقیرن. اوی که سوئد انتگره نبوده. آوانه نه. پرانی که اوی هنگی کسی اوی که بونه کریمینال مالبات آوازی سوئد روشان باشه. آره. روشوان باشه، سوئدی باشه، مدرسه سوئدی دانه. یا او کرن bu efekti kısa horti Süveydizi, mesela zarık Süveydi, işte roviye kurd yani kriminal yani ev juan yani macerek tuhazı, jera işte ki kahramaniye yani tırsamazın ilüdenava ülkede o daha beraber. تشكيل بك تا برسي بس تبي برسي ده أودية يعني جروبين كرت مكوخي بلكي تا بغلط فهم كتا جروبين كرت أو أوديها أو جدلها يعني بيجي آلوزيها بس نه جروبين كرت يعني جروب أبيجي جروبي كي كرده هب نوع أم بيشي أودي بس جروبين ديتيش هنا يعني بحضور شرط كن چند جروب دي هنا مثلا جروبين ولا يوناني مثلا أبدي يوناني هاتن لا إنجلين يوناني بيجي الجيرس تقوم هاتن كشتن بس بالنوبة فيدي الله يعني واحد كي بكشتن كي بكوجه نوبة كرت تبكراني جبريجي ما خطر ديت ما يعني وقت فدراسيون مقول يعني دوام بچاره کشور پیدا بکنیم و براستی باشه یعنی ها روش بر باشه یعنی ودید که لوبی کاری دو مسئله دا کاریگری هبو لوبیا نه با هبی پر خورد شی هات مشاندن و جه خواهی گرد جی راستی شی بس دیگر از کارم نقطه بدم سر گروه کردنه نه دوی گروه دا 45 جولات دنیز یعنی همی کردن ایروس امیجی سروکیه امیجی شفیه او کرده که یعنی گروه کردنه yani evi min peri min kesancı gruba kurdun. Gelmemişiz bas. دەزانم ئێوە لە دیاسپۆرا بڕاهاتون کە هەمیشە هەواڵێکی خۆش ببیستن. ئەم هەفتەیە ئەو مژارێکە باسمان کرد مژارێکی دڵتەزێن بۆ هەمووتان دەزانم بن کۆڵکاریە زۆر دایک و باوکی ئەوانەی کە کوژراون لە سوێد گەنجانی کورد قسەیان بۆ کردوین دایک و باوکی کورد هەبووە لە سوێدەوە هاتوون بۆ ئەمبەر بۆ ئەوروپا وڵاتانی دیکە لە پێناوی منداڵەکانیان هەندێکیان گەڕاونەتەوە کوردستان بەڵام سوێد ئەو شوێنە خراپە نییە کە کورد یا خەڵک نەتوانێت تێدا بژیت ئێستا لە نێتفلیکس دراما هەیە فیلم هەیە کە ئەکتەری کورد تێدا ڕۆڵی زۆر گەورە دەبینێت لە سوێد دروست کراوە ئەستێرەی کوردن بەناوبانگن کۆمیدیانی کورد هۆڵی بڵین کاری پێشکەشکاریەکانیان پڕ دەبێت لە ستۆکۆڵم کاتیان نییە تەنانەت هەفەوینێکیش بکەن
زۆر کەسمان هەیە لە نێو پەرلەمان لە شوێنی دیکە کە زۆر سەرکەوتون یەکێک لەوانەش ئەم خانمەیە ناوی گوڵستان کاواکە لە ڕۆژانی ڕابردوودا شای سوێت خەڵاتێکی تایبەتی داوەتێ بەهۆی ئەو کتێبەی کە نووسیبێتی کتێبێکی نووسیوە دەربارەی خوێندەواری دایکان و باوکان قسەمان لەگەڵ گوڵستان کردووە لە ستۆکۆڵم هەفتەی داهاتوو چیرۆکەکەی دەزانن تا هەفتەی داهاتوو هێڵی گەرمی دیاسپۆرا لە سەر شاژەیە وە کەمیشە بیرم هێناونەتەوە پێیان بنێرن پێشنیاز بکەن ڕەخنە بگرن و لە هەر جێیەکیشن بێ بەڵا بن.